عشان جلده أزرق من الدواعش هزمته وتهزم ويصل القوات الأمنية ويقولوا ويخفونه هذا ظلم لو مو ظلم. ئەمانە کەسوکاری بێسەر و شوێنکراوانی عەرەبی سونان لە کەرکووک. ئەمان بەدوای چارەنووسی کوڕ و برا و منداڵەکانیان کە خۆشیان نازانن کێ و لە کوێ بێسەر و شوێن کراون. بەشێکیان حکومەتی هەرێم بە بەرپرسیار دەزانن و بەشێکیشیان حەشتی شعبی و هێزە ئەمنی عێراقیەکان تۆمەتبار دەکەن بە دیارنەمان و بێسەر و شوێنکردنی کەسوکارەکانیان. ڕەکەم لە ماری خۆی دەرهات لەماری خۆی دەرهات هەراتی لە برسان و لە تێنینان ئامان هەبوو ئیش شتێکمان هەبوو چیلۆ شەکر بۆ وەرەقەک عالم هەموو دەرهات لۆ کەرکووکە نییە لۆم خەیەم کوڕەکەم بەخۆی ژنەکەی منداڕەکانی دەرهاتن لۆ شرگات چوونە شرگات لە حاسیبەی شرگات کوڕەکەمیان هەرگرت ئیلا ئەوەندا من دەزانمەوە تاریخی کوڕەکەمە و ناوی کوڕەکەمە ناوی کوڕەکەم مؤەید عەبود جەمیل سەیدی لە سەیدی حەوید زەینە یەک تاقە کوڕم هەیە لە قەراچی بووین مار و بابم لە قەراچ بووین لە بن مەخموور بووین لە مەخموور بووین لە قەراچی ئیدارەمان لە قەراچ کرد لە ناو کروانس کردبوو بم هەوکە کوڕەکەم دەوێ کوڕەکەی خۆم دەوێ کوڕەکەم لە حکومەت دەوێ کوڕەکەم لە بسرمان دەوێ کوڕەکەم لە ڕەحم دەوێ ڕەحمان پێکەن ڕەحمی خوا گەورەیە کوڕەکەمان لە حکومەت دەوێ تەلەبە قوڕمان بەسەرە ئەو ڕۆژی درێژە دەگریین منداڕ هەموو داچیان نییە باوچیان نییە چێوە بڕۆی. المركزية الكشف عن كل المغيبين. داوا دەکەین حکومەتی عێراقی بە دوواداچوون بکات بۆ بێسەر و شوێنکراوەکانمان با بە پێی یاسا مامەڵەیان لەگەڵدا بکرێت ئەگەر تاوانبارن با یاسا بڕیار بدات ئەگەر تاوانیشیان نییە و بێ تاوان بێسەر و شوێنکراون چارەنووسیانمان بۆ ئاشکرا بکرێت. وهذا طلبنا للحكومة المركزية. إلى السيد محافظ كركوك المحترم بصفتكم أعلى سلطة إدارية في المحافظة. ئەوان لە بەیاننامەیەکدا داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەن چارەنووسی بێسەر و شوێنەکانیان بۆ ئاشکرا بکەن و بە پێی یاسا مامەڵەیان لەگەڵدا بکەن. هاوکات لە وەڵامی بەیاننامەی عەرەبە سوننەکانی کەرکووک کە حکومەتی هەرێم و پێشمەرگە و ئاسایش تۆمەتبار دەکەن بە بێسەر و شوێنکردنی کەسوکارەکانیان. ئەمید ئەدریس ڕەفعات بەڕێوەبەری ئاسایشی پارتی بۆ پەیام ئاشکرای کرد تا پێش 16 ئۆکتۆبەر هەر کەسێک دەستگیر کرابێت بە پێی مادەی 4 تیرۆر و بە فەرمانی دادگای کەرکووک دەستگیر کراون و هەر دادگاش دەسەڵاتی بڕیاردانی لەسەر دۆسیەی ئەو دەستگیرکراوانە هەیە. ئەمە یەکەم جار نییە عەرەبە سوننەکانی کەرکووک حکومەتی هەرێمی کوردستان بە بەرپرسیار دەزانن لە بەرامبەر دیارنەمان و بێسەر و شوێنبوونی کەسوکارەکانیان. حکومەتی هەرێمی کوردستانیش هەموو ئەو تۆمەتانە ڕەت دەکاتەوە کە هیچ دەستگیرکراوێکی لابێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.